لحديثك صحيح بخاري دهاتوا إمامي الزبيري كري عدي رحمتي خوالي بدا فرميد هاتين بخزمتي إمامي أنس كري مالك كصحابي في غمري خوالي صلى الله عليه وسلم وثمان أي إمامي أنس حجاجي يوسفي الثقفي ككسي تصلى داربو العراق زور ظالم خوين ريجبو لسدمي الصحابة تابعين ده حجاج بن أوبانغ بله هاتن بولا يوتيان چی بکەین حەجاج هەموو سنوورێکی بەزانووە خەڵکی لە خۆڕایی دەکوژێ حتا ڕۆژێک موسڵمانێک گوتی پیاوکوژێکم توش بوو پیاوکوژەکە نەماوە ئێستا وتی پێم وت باشە تۆ بۆچی خەڵکی لە خۆڕایی ئەکوژی وتی من لە خۆڕایی خەڵک ناکوژم وتی ئەی چۆن وتی بۆ نمونە ئەو ڕۆژە نەفەرێک سەیرمی کردو وتم کاکە بۆ سەیرمە کردی قەیچێکە با سەیرت کەم وتی فشێک بێ ناکوشتومە یعنی کابرا بەس سەیری کردووە ئەڵێ خۆ لە خۆڕایی نەمکوشتووە ئەمە کۆمەڵگای ئێمە ئەم سەرەتانانەی تیا بێ ئەبێت چۆن بێ وەڵا لەبەرەوەی سەیرمی کردو کوشتومە هەبەس بە سەیرمی کردووە خۆ نەزەری نەکردووە کاکە با سەیرت کات چییە هاتین بۆ خزمەتی وتمان ئیمامی ئەنەس حەجاج هەموو سنوورێکی بەزانووە لە خۆڕایی خەڵکی دەکوژێ ئەیش فەرمووی سەبر بگرن ئەم قسەم لە پێغەمبەری خوا بیستوە صلی الله علیه وسلم قسەی خۆم نییە اصبروا صبر بگرن فإنه لا يأتي عليكم الزمان إلا الذي بعده شر منه حتى تلقوا ربكم هیچ ساڵێک و زمانێک نییە إلا ئەوەی دوای خۆی خراپترە حتى أجنا خزمتي خواي جورا صال بصال خراب تربيه أما في غمري خواف المية صلى الله عليه وسلم كرد وطني صال بصال خوز جنب بار قيران لدواي قيران خمو خفت لدواي خمو خفت كيشة لدواي كيشة إما قيران ما نبغى ونود ما خوابي بري خواب الري حتى 2020 توزع جرانيك كم تربو بالله أم دو صال زو زيادة كرت روج بروجي زيادة كا شتي وايد دوقات وسقات زيادة جران بو چونکە هەرڵێن خوابی بڕێ دەی خوای گەورە ناشکوریەکەت قبوڵەکات نەک دوعاکەت حتا ئەگەنە خزمەتی خوای گەورە ساڵ بە ساڵ خراپترە بێ چونکە بەرەو قیامەتە ڕۆین بۆیە کە کۆمەلگایەک بەم شێوەیە بێ ساڵ بە ساڵ ژیان بەرەو خراپتر بڕوا دڵنیا بە دڵخۆش نابین ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە ئاواتمان ئەو بۆ فڵان کەس فڵان سەرکردە نەمێنێت تەواو ئەگەر فڵان سەرکردە لە عێراقا نەمێنێ عێراق بێتە ماسی مەیوو بەڵام وا نەبوو ساڵ بە ساڵ یەک بە یەک گوێنی پێدەن فڵان کەس ئاوایە و ئاوایە کە ئەژمرێم جاڵێن پیاوی وا هەر نەبوو سەرکردەی وا هەر نەبوو ئەوە سیق خەڵکەکەیە سیقەی نییە گوێنی پێدا دوعای لێ یەکات دوایش ئەڵێ پیاوی وا هەر نەبوو قایدی وا نەبوو سەرکردەی وا نەبوو ئێمە دڵنیا بەلەوە ساڵ بە ساڵ خراپترە بێ وەزعەکە چونکە بەرەو قیامەت ئەڕۆین ئەم مۆبایلە و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانش کۆمەلگای فەساد کرد خۆشی نەهێڵا میوانداری و خۆشی و شادی و دەمەتەقی و پێکەنین نەما ڕێز و حورمەت لە میوان نەما ئەڕۆیتە ماڵەکەی کابرا خەری مۆبایلە عەیب و شوورەیی ئینسان ئەگەر دوور بێ لە خوا خوای گەورە ژیانی ناخۆشەکات بێگومان ئەوە پێغەمبەری خوا فەرمیێتی صلی الله علیه و سلم ساڵ بە ساڵ خراپترە بێت کەواتە بگەڕێنەوە بۆ لای خوا ئەمڕۆ یا بەیانی کۆتایی بە ژیانمان دێ بەخوای گەورە ئێستا خەڵکەیە خۆی حازر کرد بۆ جەژن بەیانی جەژنە سوێن بەخوا جەژن نابینێت ئەمرێت وەکو خۆشمان لەشی ساغ بۆیە ژیان سیقەی نییە